صباح طبعا بخير بیر روز باش روز باش تماشاوان و گهدارین من هجا گلستان محمد امینم ده صبح کنودت گلود و مکتمی به چندین مجهر و بابت هم روزا خود دنه دست بکرن هر وها مهن برگم هفدوره بشوپینن هن زانیاری هم هفدوره بشوپینن و دست بکجی وقتمی به کرتنوچه که دست بکن کرم کن حکومت هرما کردستان قناغ دویما سیستم بایومتری دست بید کم. انجمن وزیرین هرما کردستان به سرپرستی مسرور بارزانی سروکی انجمن وزیرین هرما کردستان برای ویدیو کنفرانس که و جویان انجمن وزیران پشتی دانستان دنه که و نرین گوهرتنه دست بکرنا قناغ دویما سیستم بایومتری پسند کرد. براسته که کو حکومت به سودیج الکترونی ور بگیره و هروها تکنولوژیا زانیاری دبر و برنا دامزرنرین حکومت ده. ده تورک دن دجی انجمن وزیران وزارتن چاندنی کشتوکاله شهرداری شهروانی و هروها داد راست بو ابلس کرن ده قربو کرنا وان جوتیارن کو خودی گربستن کشتوکالینه چاندنینه و مافیا سایوانا نهاتی قربو کرن کو به زودترین دم بین قربو کرن. ریکج وزیر پرورده و یه تندرستی رنمایان رکارن خود پارێزیان قوتابیان ددەما تاقیکردنان ده تاوتوی کرن آنکو دانستاندن دکتر سامان برزنجی وزیر تندرستی حکومت هرمان کردستانه و آلان حمد سعید وزیر پرورده حکومت هرمان کردستانه ده هفپیوینه که دنوبره هردوکان ده کو گفتگو کرن درباره رکارن خود پارێزیان قوتابیان آنکو خوندکارن پولن 12 یعنی آماده ددەما تستان ده هروها دو دانستاندنه ده هر یک وزیرین پرورده و تندرستی تکزی لسر دوریا دنوبره خوندکاران و مامۆستایان دکرن هروها داخواست جمالباتین خوندکاران جی کرن کو رولا واهبه درین مایی کرنا زاروکن خوده دما کواندشن جبو تستن خوان کو تاقی کرنه حتی کورین مایین خو پارێزیه برچاو بگرن وزیر پرورده اما جبو یکی کر کو او هول بدن دما امکان جبو خوندکاران دابین بکن دما دست بکرنا تستن وانده یعنی وکو دیار بوجی هر دو وزیران بریاردان کو گفتگوی آنان دنوا پولک دبه و لسر میزن خواندنه به اف دانستاندن انجام دن و اف بریاجه درکتن لیل علیکی دن لرجاوه کردستانه انا کسا تکهزیه لسر بردوامی دانستاندن دیگل پارتی نکیسیان اجتماعی تکامین داریتی انجمن اجتماعی کرد لسوریه انا کسا لقمشلوی رجاوه کردستانه جویه و چند پرسکن پیوندیدار به کار انجمن و هروها یک ریزی دنوبره آلیان دو دوخا نافچیان کروشا نافچه دانستاندن ده وجوین ده مدارتی انجمن اجتماعی کرد لسوریه تکزی لبردوامی دانستاندن دگل پارتی نکیتیان اجتماعی کریه پشتی برگزیت هگرکی دی دست به بکن و جهودو جدا ببین یکیتیا اروپا و بریتانیا. انگلا مرکل داخواست یکیتیا اروپا تکا کو او آمده به جبو جدا بونا بریتانیا. انگلا مرکل روشکارا آلمانیای آود بجا کو آمی بردوام بین ده هولن خدا دا کو ام بگهنه برکفتنه کنو دیگل بریتانیا. یبله پیوسته یکیتیا اروپا جی آمده کاریا بکا جبو کو بریتانیا جدا ببان کو بریتانیا یکیتیا اروپای جدا به لگور رکفتنه. راگهانجی حتی نه دانستاندن دیگل بریتانیا سنوردار بونه. لو مال گل برپرسن بریتانیا او رکفتنه داکو آراسته دانستاندنان بلستر بکن. آنهاجی بریتانیا ده قناعه که جابونه و دایا آنکو وقتانیه دایا جکیتیا اروپا لبله حتی نهاجی نگهشنه به چه رکفتنه که. هجمار لأمریکای روز بروز زیادتر دباجی گره سروک امریکایی جی راگهاند که زیادتر 3 میلیون امریکی توشی ویروسا کرونا بوده. مایک پنس جگره سروک ولایت نیگرتیان امریکا راگهاند
حتانها 39 ملیۆن پشکنینên تایبەت bi korona hatine encamdan, derencam jî derketiye ku zêdetir ji 3 milyon Emerîkî halgirê vîrusa koronayê bûne. Ragihancî ku milyonek û 300,000 kes Emerîkî jî ew ên ku tûşî koronayê bibûn çêbûne, çareserî wergirtina û rewşawayê tenduristî jî jêgire. Di heman demê de zêdetir ji 134,000 kes li Amerîkayê ji ber koronayê canê ji dest dane. Bi vî awayî kurtanûçeya me bidawî hest, hêdî hêdiyem derbasî nav babet û mijarên roj baş be. Em behsa aşan bikin, aşên hûrkirina genime, aş li her cihîn askerîne bi navê aş û ez bawer dikim dîrokeke wayê kevin jî heye. Di berê de karpêkirin bi aşan dema ku kar pê dikirin, sûd ji hêza avê werdigirtin ji wek ku hûn zanin berê elektrîk nebû. Lewma ji bo hêrtina genimên xwe ew hêza avê bikartînin. Lêbelê ev çend sal e şêwaza karkirina aşan hatiye guhartin, pêşketin, ketiye nav de wek em zanin sûdê ji enerjiya karabayan ku hêza karabayê tê wergirtin. Xwe normal kehreba jî ji avê tê çêkirin. Lêbelê carê rastexwe ji avê ew aş dihatine bikaranîn ha av kehrebê çêtkê dûra aş kar dikin, piçekî tevlî hevdû bûye. Lê vê carê em behsa aşan dikin, vê carê kameraya rojbaş beşek ji van aşan xistiye berçav, bi taybetî jî yê derbendîxan û şarezûr bi ser kiriye ku em hevdû rewan bibînin. لەم ئاشا ئارد و ساوەر و برنج و ئاردبێژانۆ و چاڵتوکیش دەکەین بە نیسبەت ئێمەوە زیاتر ئاردی جووە ئاردی گەنم ئەمانەکەین تاکی ئەمە ئەگەر سیرکەن ساوەری دوێنەیە ساوەری چێش دەکەین پاکیەکەین لەو کاتا بەرامەکان کۆونە و دەسەکرێ بە ساوەری دوێنە و چێشت و فترێتریش وە چاڵتوک تێتە ناوە بۆ برنج پاکردن. ئێمە ئاشمانێ ئەم ئاشە ئیشەکەین بۆ حیوان و حەلەفی پێەکەین ئێستا ئەمە حالێن جۆیە ئەم جۆ بۆ وڵاقە بۆ وڵاقی داوەستەیە نوێترمان هەیە ئاش ئەوش ئاشی چەڵتوکە چەڵتوک پاکەین یەکەین بە برنج و ئەم دوو ئاشەمان هەیە ئاشی ساوەرمان هەیە و قەلەقەرمان و بەس ئەوان ئێستا مەنسوومینە ئێستا کاتی ئەو شتانە نییە. هاوڵاتی برنجەکەی تێرێمەی وی کڕەکەین و زەرعیەکە ناوانێن ئێمە لا ئێمەوێتە برنج و بەکارێنە نەیبێنەوە بۆ ماڵەوە حازری ئێمە بۆیانەکەینە برنج دوو جاژاڕوشەی لێەکەین و پاکیەکەین و بەردوشتەکەی بژنین و داڕوجانەکەی بژنین و ئەیکەینەوە برنجە کە بڕاتە بۆ ماڵی چینەگەرێک. وجه ev li ser genim bû wekum zanin bêguman Kurdistan
ئاردێ چاندنیە و خێر و بەرەکەتەیە بەتایبەتی ژیگەنم کوێکش بەرهەمێن سەرەکیەن وێ ناوچەیە کوردستانێ و کۆنزانن ژی یەکەمین جار کوگەنم لە دنیای هاتیە چاندن لە گوندێکی کوردستانێ بوو یعنی ئەف هەر دڤەگەرێ ژمارە لێبەلێ ئەسخوازم ئەم دەرباسی ڕۆژەڤە باژار و باژارۆکین کوردستانی ببن بزان بن ڕەوشاکەش هەوایە چاوایە ڕەوشە ناو باژاران چاوایە ئەنهاژی هەفکارێمە ئاری حوسێن ژە ئاکرێوێت گەلمە بێ ئاری ڕۆژ باشمە بەحسا گەنم کرد لێ ئاکرێ ناسکریە بە برنجێ خوا و برنجێک گەلک خۆشەژی کەنکی وەختێ چنینە برنجێ ئاکرەیە بلدن باش گلستان سپیدهیا و تماشاوانان جی باش بیتن دیاره کو آکری ایدی هر دیگه ونده حتی کو ویگاوی جینا و دنگین خواه به چاندنا برنج و گنمانی در کری کو برنج آکری برنج کردی خمالی آکری جگمان اکتدانینه گلکی نو دنگین خواه در کری ایدی آکری حجماره که زده آشان های خلکک زور روزانه الپارزگین جدا جداین حریم و کردستان تینه و قضایه ایدی بخود چنان نو آشام خدا برنج کردیت کردن کو چند جوره کن هنگ کو برنج ششمایی هیا تحالف هیا کس ندیتی هیا جوره که ده هیات بجنی عنبر یعنی جورین برنج لاکری زورنو افدمه که کو هم بجین دو ماه کن برنج لاکریات یا چاندن المها ده الورز پاییز پیرات گیتن هنگی برنج گل اکی زور که بیاد نوا آکری دا برای دالیا که دا گلستان ما افروکه سردان نوا تمام بخیر بین امجدی خدمت ها بکین دیگل آشوان آکری گلستان ایرو ما یعنی سردان نوا جه که کار کرنه کریه که ما نوا سرترش خانه کدن ام گلوینه دیاره کل آکری گله کس هنه که حش هنرید کن یان هنرمندن سازوان اف کسی نهنه الویره سرتراشک هیا که اف سرتراش هنه 47 سال کار سرتراشیت کردن کسی که بتمنه الاکری برنیاسه اوی سرتراشیت کردن دا حتی که ویگاوی هرچه هنرک آن دنگ هنرمنده که کون یه کوچکر یه دور آبادینان و پارزگاه دو که ابدست کف بیتن اتناوا دکان خدای پاراستیش بلی کو گلک وینتوان جیت پاراستی الویراس خازم هنه که گلوی بپاغوم کابوچی وی خواستی وی تشتی هنه بکتن ایدی او دی وی برهمت هنید کوی پاراستینه چجارای برهف بید لجای که دانید که همه خلق ببینن الویراس وی بخوار گون که فاصله آکری اگر شکرم خودم بیاویره ام بحثاوه که بکین سپاس بو وی درفتی دیاره کو تو کسی که بردیاسی آکری تا گلک هنری که ون پاراستید او هنری تا پاراستی که تا چا پاراستیه شونه بیانی باش بخور عالم خیرات موجود کم سر شوا خدا و من وكو هواياتك بو يعني من حسكر كأف فلوكلوري ما أنا تبذل كرن وقتي كاميرات كيمون ما تقريبا 6 كاميرا بون هفليري عزيز ملافوز الأوكري أبو شيمال الأوكري حما سيدو فوزي اوكري ابو ما سفاس بيت كر هر حفله كهبو همو هنرمند هل محمد عارفي بقراو هل رسول قلدي بقراو هل همو تحسين طهوي بقراو اردواني وايوسي ابو خرا ما سجل كرن ما تصورت كر يعني خصوصا ايوسي ورحمتي اردواني وتحسيني كمال اوكري قلت روجك ديت كردستان روزگار بيد افتشتا جاي وقتي افتشت تسجل كرن كسنت بيريو بيجد بس او واد قلت وقتنا رجيم بحث يعني حمود شتي سياسي تقول وجماعة خرنج تلقت مسجل كلمة نوكا احتفاظه بكري أفتشتشي موجودة نوكا حمود ما احتفاظه بكري بروجك هو كأم أف كنت رمان يتبادل كرن أم خدمته هنا رخوب كان وي وقتي كنت شنو يتبادل كرن كروجك هو بالتلفزيون ما أم عالم ببين كم هنجي يشكري كيف فاصل تجارة وبلاف نكري أو هنري هني يعني تو كيتا قوتي ديارك هندك ناوت يا بلاف كرن يدي تو آمده روجك بيد لجاكي دانك وهمي خلق ببينت جهدارية لبكت طبعا ما أفتشتي كري روجك بيتن أف تلفزيونات ما هندا أف إعلام وما أم حسكن بيت بلاف كرن طبعا من قالك تشتهي تحسيني يتأيوس يتأردواني هتونك ما نوت ما لوف نكرينا بس إن شاء الله هدي ده بلوف كين أم حس كين العالم بين كمجارة شكري بو هنالي كردي وكنتوري ما تشوك هر ملتك هر دولتك هر أوك كنتوري خدت تناسيل مش كنتوري ما قالك دولة من ده فلكلوري ما قالك دولة ما هندي بيجي دولة من ده يعني شو منطقة هندي منطقة ما فلكلور نية دولة من بلکه لکساس بتا که فاضل هم هنر کیوان نشان بدن اف عاصف خانه اف هیا کو دنگ بیجید بیشتن او صندوق هنر گم دیمان آجدانی شاودن ایدی گلستان او صندوق که کو تمنه جو سال 1958 ود گرتن
و الوی دمیاویاتیه سجل کردن تومار کردن که نهاتیه بلاف کردن اف دنگه هنه گلک دنگه نوی وی آوایی یعنی هن تحسین طهای محمد عارف جزیری ایاس اردوان محمد شیخ افتشانی یعنی الویرا که فاضل یت پاراستین جواد دیاره کو دوی دمی داوی تو مارگه هبوینه یعنی او تو مارگه کو دستویدا بوینه هنرمندان به پاراستی گلک جوان هنران نهاتینه بلاف کردن بر کو دوی دمی دا ایدی رنگ وقتی که وصل بیتن کرجه ما بحث دار دستمی هبون نتهلن حتی که هنرمندین کرد تشتیخات تو مار بکن وگا به اف صندوق هنه یعنی که تمنی به بزیده 6 سال و گرتن ایدی و که نشانه که رمزه که الهاتی نوا دکانوی دا جبوی که هر کسی ببیتن ایدیا هنری که نهات یا بلاف کرن یا هنرمندین کاف نار و که محمد عارف جزیری و تحسین طهای و ایاسی و اردوانی ورکاوه صندوق مقامان او دتکاری کس گهدایات کن جبیره که حجم را که زده و نه جین هنرمندان ناو دکان خدا پاراسنه و چند که دیجی هنه کو یتاتنه تو مارکرین ناو مال خدا دانش بر کو جوی جاک تایبت نه اوت بیشتن کو اگر بیت و جاره که جاک تایبت بوم بیت دا بین کرن اس بر هم بیخ ما بر دست همه حوالاتیان کو گهداری هند بر هم بکن کو چجاران گهداری نکر بیت نات بنا بالاف کرن افکار من ناری حسین جاکره گلک سپاسش بوده و میوانته که فاضل جو پاراستنا اوان همو ارشیف و بجن بر همین هنرمندن کرد مالی آوا و بهوی روشک خوش جواره وجه هر لسر بحث هنره و هر دنافها هنره دجیه گرم بحث بکن بگمان یعنی هنر بشکی گرنگ جیجیانا ما تفن وجه ام بحثا گروپا که جنینا دفع بکن و گوتنا استران فلکلوری لکمپا خانگه که آتیه درست کردن هر و هنرمنده که کچ بناوی رانا سلیمان چارده که چندنین ین شنگالنا کلو درن هانش تجیبونا جوان جینه که رزگار بوین دست داعشه هنه رو جانا دو دم جمیران دراهنان دکن حتی که آمده کارین خواب بکن جبو آینده که گش داکو د فستیوالو چالاکیان ده بشداری بکن وجه کم ببدور بینن بچوکیا تمنی نبوی ریگر لبرانای که هنری خواه پیش نیخی دوم SSS درسته؟ رانای لکم پا خان که آوارن گروپ گیشنیان دافی و گوتن آسترانین فلکلوری درست کریا هایده 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 عزیز شامه دوی هولی دا روزانه وان کجان فیری و آمیری دکو دنگ استرانین دیرین ینچای شنگالی چه بیستن تمنیوان دنیا ورا 16 سالیه تا 25 سالیه راستی اف گروپ هاتی آوا کرن اشوان کچن آوارا هدفها ماجوی گروپی آوا ام کاربن وان استرانن ازدیا و کلتوریت ازدیا کفن اویر سدی ساله هاتی پاراستن ام بپارزن و سر دنگی جنه و سر وکا گوتی سر آلتا جن لی بده آلتا دفع کفن وکا گوتی هر انسانی که ما ببینه وی گروپی بینه مدوی او تشبه بیاران که او پیوا ابریا و گوتی شیر چه جنه چمیره او پید بیا بیراوان هک او پید هاتا بیراوان و تشته گروپ هکا گوتی هموی زانبه عزت خانی موکچم اس قربانی سرکیا فرمان و کار ساتام اس دی پابلا هر بین فرمان و فرمان نا ترسم نا کبم اس دی هر پارزم نا و رومت و ملت گروپ آشتی جی 14 کجان پیک دهید نناوان دا رزگار بوی دست داعشی جی حینا پاراستنا زارا و کلتورو سرانن شنگالی مراماوانا اسبالت مجونه عاشق شماله حسن قاقرة يعني بري هموي طبعا إرادة هيا وروجد ساعات القلها بالدخو يعني عمتين تعليمات دفيجي ومسترانا جد بيجن ويعني إرادة هبه زحمتينينا اسیا کشوان کا چای میں کا چکتینا دست داعش دو روزگار بوین اسیرول ور بردوام بوی مدد رساله که بگنی مدشمنی خو اس کچا ازدی و همو کچا ازدیا اد زوری لیکرین
ئەمە vê گروپی دەست بەردەوامن دام قەوات ببنم پێز ببن. ئەفکاج ji bakur û başûrê çiyayê Şingalê wek xêzanekê bihevre dimîn û li pey peyama xwe manî dibin wekû amadekarî bi ayndekî geşdak û li festîval û çalakiyan beşdar bibin. Van keçan wekû piştevanî bi wan hunermend û dengbêjên silam, keltûrê Şingalê parastî, evkej jî niha ew ê rêdigirin dakû wê dîrok û keltûr her zindî bimîne. Nihar Şingalî Kurdistan 24 Komalgeha Xangê. شخوا ژن ژیانە و ئەگەر هەوڵ بدە خۆ بسەر نەخۆشییاندا بخێ ببێ کەسێکی ئەرێنی و چالاک دناوە جوواکێدا وێ کە ڕبێ ڕەوشە جوواکێت تەوی خۆش بکێ. وێجەکەم ڕەوشە سەقای هەبدورە بشۆپێنم زانبن لە باژار و باژارەکەن کوردستانی ڕەوشە سەقای چاوەز باوەڕکەم جەمە گەلێکی گەرمە. gelekî germtir bû ji rojendin ve cedam hêvî dikin ku biçekî pleyên germayê dakevin lewekan bev dûre bişopînin. ئەبوو بگشتی ڕەوشە سەقایەکە شەوایل باژار و باشەکەن کوردستانێ بەجەمێن بەحسا مژارە خۆیا سەرەکیکن کومە ئامادە کردە ئەمێ بەحساوەیەکێ بکەن ji ber ku ڤایرۆسا کۆرۆنای لە هەرێما کوردستانê dizê debûnê de bi taybetî jî li Slêmaniyê heta niha nêzîkî 400 karmend û pizîşk tûşî koronayê bûne her wek dojî me amaje pêkir bawayekî ku piraniya berpirsên tendurustiya Slêmanî jî ji ber berkewtina wana an ku dîtina wan digel tûşbûyan ew bi xwe jî tûşî ڤayrosa koronayê bûne لەبەرێ پشتی گرتنەبەرە خۆپارێزی و هەروەها کاریبوون خۆ کەرەنتینە بکەن پاشی خۆش کۆرۆنایژی ڕێزگارکردن و کاریبوون بسەر بکەبن یەک جوانە دکتۆریات نەقشبەندی بەردەفکە تەندروستیە سلێمانیە بوو کوکاری بسەر کۆرۆنا دەبکەوێ و بەگەرە سەرکارێن خۆ وە کومەدیتی دوان چەند ڕۆژێن دەرباسوویدا ئەمڕۆ ئیرۆ ئەم دخوازن گفتوگوێ دیگەل
ینی لەسەر ڕەوشە تەندروستیە باشار سلێمانیە بکەن و تایبەتێکیشی توشبووێن کۆرۆنایە بگشتی لە سلێمانیە شیرۆکە توشبوون و چاکبوونە خوا بخوا نهاژی دکتۆریات ڕاستەو خۆش ستۆدیۆنەوە لە باشار سلێمانیەوە دیگەلمە بێ دکتۆر بەیانی باش بەیانی جەناب و بینەران باشتر گەلێک سپاس ئەس باوەڕ دکەم لە ستۆدیۆ یانە لە ماڵەیە لە ماڵەوە نییە دکتۆر وەڵا لە باڵە لە ماڵی خۆمان زۆر چاکە ئەوجا ئێستا بە یەکجاری بڵێن چارەسەری وەرگرتووە لە کۆرۆنا ئەوە ماوەی دوای وەرگرتنی چارەسەریەکە هێشتا لە ماڵێ یان نۆرمال گەڕایتەوە سەر ئیشەکانی خۆت نەخێر ئێستا من ئەو فترە زەمەنی کە لە ڕووی زانستی و پێویست بۆ خۆم کەرەنتینە کردووە و ئەو چارەسەر و ڕێنمایانەی کە پزیشکانی سەرپەرشتیاری کۆرۆنا لە شاری سلێمانی وەکو هەر توشبوویەکی تر جێبەجێم کردو و ئێستا گەڕاومەتەوە سەر کاری خۆم و بۆ ماوەی چەند ڕۆژێکە گەڕاومەتەوە سەر کارەکەم و بەرداوام لە کارکردن گەلێک باشە هەریە سەلامەتیە و تمی تەندروست بن ئەوجا دکتۆر سەرەتا ئەگەر باسی چیرۆکی توشبنی خۆتمان بۆ بکەیت و دوای وەرگرتنی چارەسەری و ئەوانە ئەتوو بەرکەوتنت هەبووە لەگەڵ کەسێک کە توش بوو یانیش لە ئەرکێکی فەرمیدە توش بووی بەڵێ من خۆم هەم وەکو تەبێژی بەڕێبەرایەتی تەندروستی سلێمانی وەک پزیشکێکیش لە ناو نەخۆشخانەی هیوا دەوامەکەم من هەمیشە وتومە سەرچاوی توشبوون منیش وەکو هەر هاوڵاتێکی ئاسایی ئەم هەرێمە دیار نییە ڕەنگە لەو شوێنانەی کە زۆر خۆپارێزیەکەی یاخۆ تەسەورات تەیە کە کۆرۆنا بوونی هەبێ زۆر جار توش نابیت بەداخەوە ڕەنگە لە شوێنێکە کە تەسەورت نەبێ بەرکەوتنم لەگەڵ هاوڕەیەکە بوو بێ لە سوپەرمارکێت شتێکم کڕی بێ پێداویستێکی ماڵ ڕەنگە لێەوە توش بوو بێتم بۆیە من دایم هەمیشە پەیامم بۆ هاوڵاتیان ئەوە بووە لە هەموو شوێنێک وا تەعامولکەن کە توشبوویەک یاخود هەڵگرێکی ڤایرۆسی کۆرۆنا بوونی هەیە چکە زۆرینەی توشبووەکان بە خۆشمەوە کە ئێستا توش بوو لە ڕابردوودا لێم ئێستش نازام سەرچاوی توشبوونەکەم کوێ بووە چونکە سەرڕای هەموو ئەو خۆپارێزیانی کە کردووەم بەڵام هێشتا ڤایرۆسی کۆرۆنا زەفەری پێهێناوین و من ئەتوان بڵم چیرۆکەکە بەو شێوەیە بۆکو هەر ڕۆژێکی ئاسایی لە چاوپێکەوتنێکی ناڕاستە خۆیان بوو هەستم بە بێهێزیە کرد تا حەدەی کە داوام لە پامنێرە بەڕێزەکە کرد کە کەمێ ئیسراحەت کەم اینجا تۆماری بکەین تەسەورمەوە بوو کە یەوەی لە بەیانی لە دەرەوە بووم و هیلاکیەکی زۆر بۆ هی پەیوەندی بەوە هەبێ بەڵام پاشەوەی کە گەڕامەوە ماڵەوانێ و لە ماڵیشەوە پاش خواردن و با بڵین ئیسراحەتکردن ئەو بێهێزیەم هەبوو بە دەرەجە یەک لەگەڵ ئەوانە توش بڵێم کە قسەکردن قسەمە کرد سپاس بۆخوا ئەوان توش نەبوون لەبەرەوەی من فترەیەکی زەمەنی زۆرە توان بڵێم لەوان جیان بەرکەوتنێکی ئەوتۆم نییە لەگەڵیانە شێوازی ژیانم تاو جیا کردوێتەوە چکە ئێمە بە حکمی ئیشەکە بەرکەوتنمان زۆر بە تەسەوری توشبوونمان هەر هەبوو و تەسەورمان کردو کە توش بین خۆشبەختانە ماڵەوە توش نەبوون و پاشان من کە هەستم بەو نیشانانە کرد پشکنینم کرد و پاش چەند ڕۆژە پشکنینەکە کە دەرچوو گرنگترین نقطەوە ئەیە کە تۆ پشکنینەکەی هەتا پشکنینەکە دەرەچێت گرنگە تۆ خۆت لە ماڵەوە کەرەنتینەکەی و ئیسراحەت بکەی و ئەو ڕێنمایە سادانی کە بریتە لە ئاو خواردنەوە میوە زۆر خواردن هەروە ڕۆژانە کەمێک بەرخۆر ئەمانە جێبەجێ بکەی کە ئەتوانم ڕەنگە تەنها بەم ڕێنمایە سادانە تۆ بتوانی دۆخەکە کۆنتترۆل بکەی و پاشان کە پشکنینەکەت پۆزەتیڤ بوو چەند چارەسەرێکی زۆر سادە بە تایبەت بۆ ئەو کەسانی کە نیشانیان نییە خودوەکو من نیشانەی مامناوەندیان هەیە کە بریتین لە ڤیتامینەکان کە ڕەنگە لە خواردنی ڕۆژانەشدا هەبێ بەڵام لەو فترەی کە توشبووی ڤایرۆسەکە یاخود هەڵگری ڤایرۆسەکەی پێویستە بە جورعەیەکی زیاتر وەری بگریت و لە هەموو سەر و ئەمانە شەوەیە کە لە ڕووی نەفسیەوە یان لە ڕووی دەرونیەوە تەواو جێگیربی و پێویست بە هیچ دڵە ڕاوچەیە ناکە و گرنگترین شتەوە ئەو فترەیە بەڕاستی گوێ زۆر لە بەوە نەدەی کە مەسان لە ڕۆژانەوەنە حاڵەتە یاخود حاڵەتی گیان لە دەستدان هەیە چکە بیرمان نەچێژ ئەو ژمارەی کە ڕۆژانە ڕدەگەێنێت لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی بەڕاستی بەشێکی کەمی پێویستی بە نەخۆشخانەیە و بەشێکی کەمی باری تەندروستی ناجێگیرە زۆرینەی حاڵەتەکان لە ڕووی جستەیەوە ڕەنگە هیچ نیشانیان نەبێ خۆ نیشانێکی مامناوەندیان هەبێ کە پێویست بە نەخۆشخانە ئەوجا دکتۆر ڕێکارەکانی خۆپارێزی دەڵێن ئەگەر بۆن منە هەمیشە دەمانگ ببەستی و دەستکەش لە دەست بکەیت ڕێژەی وەرگرتنی ڤایرۆسەکە ئەگەر کەم بێ ینی ڕۆژی تەندروستی جێگیر دەبێت بەڵام ئەگەر ڕێژەکە زۆر بە لە ناو جەستەی مرۆڤدا ئەوە خراپ دەبێت ئەتوو لەگەڵ ئەو قسەیە بە ڕووی پزیشکیەوە دروستە ئەو قسەیە
بەڵێ لە ڕووی زانستیەوە لە هەموو توشبوونێک بە ڤایرۆس و بە چەندین ئەو پەتانەی کە بڵاون و بڵاو دەبنەوە بێگومان شتێکی پێوترێ ڤایرۆس لۆت ئەمە دەوری خۆی دەبینێ بێگومان بەکارهێنانی هۆکارەکانی خۆپارێزی بە تایبەتی تاکپارێزی من ئێستا ژێ لەمە 100% تاکە چارەسەرە بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا نەک لە بڵین ئەمە لە هەرێمی کوردستان بەڵکو هەموو ژیان بەو شێوازە تەعامل دەکا چکە لە کۆتاییە کۆرۆنا ناتوانێت ژیان بوەستێنێ ژیان هەر بەرداوامی خۆیە بێ ڕەنگە بە لەگەڵ هەندێک گۆڕانکاری لە ستایلی ژیانیان شێوازی ژیانکردنی مرۆڤایەتیە گۆڕانکاری بەسەردادێت تا ئەم پەتایە دەڕوە ئەوەش کە لە خۆی تەنها لە تاکپارێزیە دەگرێتەوانێ کە بریتێ لە بەکارهێنانی ماسک هەروەها دەستکێش هەروەها دوورکەوتنەوە لە شوێنە قەرەباڵغەکان و هێشتنەوەی مەودای نێوان دوو کەس لە شوێنەکانە لە مەترونیە بۆ 2 مەتر بەڵام گرنگترین شتەوەی ماسک و دەستکێشیش بە شێوازێکی زانستی بەکاربێت نە کەسەکە کە وابزانێت دەستکێشی لە دەست کرد ئیتر تەواوخۆ ڤایرۆسی کۆرۆنا لە پێستەوە ناچێتە ژوورانە دەستکێشەکە بۆ ئەوەیە کە تۆ بە شێوایەکی زانستیانە کە بەرکەتەوە بیگۆڕیت نەک لە بەیانوێت تاوەڕەیەک دەستکێش بەم دەستکێشە تۆ بڕۆی دەستبەی لە هەموو شتێکە و لە هەمان کاتدا دەستبەری بۆ مەسەلەن گوێت بۆ لوتت بۆ دەمت ئەمانە هەمووی بۆ ئەوێت تۆ دوور بکەویتۆ لەم بەرکەوتانە بۆ ئەوی بتوانی کەمترین ئەگەرت بە توشببوونی ڤایرۆسی کۆرۆنا یاخود ئەگەر تووشیش بووی بە شێوازێک بێ نیشانەکانت تێدا قورس نەبێت. ئەو پرسیارم بۆ بێ بۆەوەی لای خەڵکی شڕون بێ کە خۆپارێزی چەند گرنگە پێت وایە تا ئێستا خەڵکی ئێمە ئەو ڕێنمایانە جێبەجێ دەکەن خۆیان دەپارێزن ینی گەشتون تێگەیشتنیان لە خۆپارێزی لەو ئاستەدایە کە بزانن چەند گرنگە؟ بەڵێ خۆی یەک شتێ من بەڕاشکایی ئاماژەی پێم ئەتوان بڵم ئاستی هۆشیاری تەندروستی خەڵکی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی لە ئاستێکی باشدا بووە بەڵام هەندێک هۆکار وای کرد چکە ئەو هەمانگی هاوڵاتیان لەگەڵ ئێمە هەیان بوو لە سەرەتای بڵاوبوونەوەی کۆرۆناتا تەحەداکەم لە هیچ وڵاتی هاوڵاتیان بەو شێوازە هەمانگی کەرتی تەندروستی حکوومەتێکی حکوومەتی هەرێمی کوردستان خۆیان حکوومەتی وڵاتەکەی خۆیان نەبووە بەڵام هەندێک هۆکار لەوانە بەڕاستی خراپی باری دارایی وای لە هاوڵاتیان کرد ڕەتفعلێکیانە بێت کە ڕەتفعلەکە هەمووی بەسەر کۆرۆنایە بشکێتەوانێ بەڵام خۆشبەختانە لە ئێستا داتوانم بڵێم ئەو متمانەیە جارێکی تر گەڕاوەتەوە و هاوڵاتیان پابندن بە ئاستی پێویست بەڵام یەک شتەیە لە کۆرۆنای هەتا پابند بوون زیاتر بێ دەرەنجامەکانمان باشترە بێ حاڵەتەکانی کەباری تەندروستیان ناجێگیرە کەمتر دەبێ حاڵەتی گیان لە دەستدان کەمتر دەبێ ژماری توشبووان کەمتر دەبێ ئەو هەڵکشانە خێرایی بەداخەوە لە ماوەی ڕابردوودا لە هەرێمی کوردستان ڕوویدا بەرەو خاوبوونەوە بڕوات یاخ هیچ نەبێوەکو لە ئێستادا دەیبینین وەستاوە ژمارەکان زیاد ناکەن کە ئەمەش پێگومان بەهۆی هۆکارەکانی خۆپارێزی و جێبەجێکردنی ڕێنمایی هاوڵاتیانەوەیە و هۆکار خاڵێکی تریش کە زۆر زۆر گرنگە لە ئێستادا لەبەر ئەوەی نەخۆشخانەکان لۆدێکی زۆری لەسرە ژمارەی پشکنینەکان ڕۆژانە زۆرە ڕەنگە کەسێک کە نیشانەیەکی گوماناوی هەیە یان نیشانێکی سەرەتایی هەیە کە دێ پشکنین دەکات چەند ڕۆژێکی پێدەچێت گرنگە ئەم کەسە لەم فترەیە کە چاوەڕێی نیشانەکەیە لە ماڵەوە ڕێنمایە سادەکان کە بریتە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی جەستەیی و ئیسراحەت بکات میوە و ئاوی زۆر بخواتەوە ئەمە بۆ چکە بەداخەوە هەندێک حاڵەتێ لە سەرەتادا نیشانەکانی زۆر سادەن بەڵام لەبەر ئەوەی ئەڵێ دکتۆر من هاتووم پشکنینم کردو پشکنینەکە مەسەلەن دوای 4 ڕۆژ دەرچووە ئەم لە ماوەم 4 ڕۆژە هەر چۆتەوە دەرێ بەرکەوتنی هەبووە لە ڕووی جەستەیی و دەرونیەوە هیلاک بووە بێگومان هەر نەخۆشیەک هەموو نەخۆشیەک گرنگترین شت بۆی ئیسراحەت و جەستەیی لە ڕووی دەرونیەوە کە تۆ جێگیربیکەوە نەبووی بێگومان نەخۆشەکە قورستر دەبێ و لەسەر نیشانەکان لە کۆتایە قورستر دەبێت کە ڕەنگە چارەسەریشی قورستر بێ و پێویستە بە نەخۆشخانە بێ ئای من دایی مەڵم ئەگەر نەخۆشێک لە سەرەتاوە خۆی بە قورسی بیگرێ ڕەنگە هۆکاری تری جەستەیی هەبێت کە ئەمە وابکە نەخۆشەکە قورستر بێ یاخود لە ڕووی تەمەنەوە ئەمە مافی خۆیەتی لە نەخۆشخانە داخڵیکەی بەڵام گوناحە گەنجێک کە نیشانەکانی سادەیە بەهۆی گوێنەدانە بە بابەتەکەیان ئیهمالی خۆیەوە وابکە ئەمە بچێت جارێک کە ئەمی شوێنێکی تر لە نەخۆشخانە داخڵکە کە بێتە لۆت هەم بۆ سەر کارمەندان و پزیشکان و کارگوزارویەکە ئیداری و کاریگەرەکان هەم ڕەنگە شوێنی نەخۆشێ بگرێت کە زەڕورتر بێ ئەو داخڵ بکرێت بۆیە زۆر داوە لەو نقطەیە دەکەم لە هاوڵاتیان زۆر پرسیار دەکرێت کە پشکنین دەکەی تۆ کە نیشانەکان بە گومان بووی چاوەڕێ مەکە تا پشکنینەکە دەرجەچێ بەڵکو خۆت ئەو ڕێنمایانەی کە دڵنیان بە سوپاس و هەموو کەناڵەکانی ڕاگەیاندن بڵاوی دەکەنەوە جێبەجێ بکە تا پشکنینەکە دەردەچێت. دکتۆر لە شاری سلێمانی ڕێژەکە زۆر زۆر زیاترە بەڵام دەبینین ڕێکارەکان توند نین لە ناو شارەکەدا ئەتوو لەگەڵ ئەوەی هەندێک ڕێکاری تون جێبەجێ بکرێت لە ناو شارەکەدا بۆ ئەوەی بارودۆخەکە کۆنتترۆل بکرێت.
بەڵێ خۆی من ئەتوانم قسە بکەم خراپی باری ئابووری هاوڵاتیان بەڕاستی ئەو زەختە دەرونی لەسەر هاوڵاتیانە چکە تۆ پتێونەتەوێ بینی مەعیشەت و تەندروستی هاوڵاتی شتێکی ئەوە ئۆتۆی فەرقنی ینی کەسێک کە توانای نەبێ بڕوە ختوێ شیر بۆ مناڵەکەی بکڕێ بەخوا لە دەرەوە تۆپیش ببارێت ئیشەکە پارەی خۆی پیاکە نەک بڵێن کۆرۆنا هەیە ئەمە خاڵێکە کەوای کردووە ئەو ئیجراعاتانەی کە لە ڕووی زانستیەوە پێویستە لەگەڵ ئەم دۆخەی کۆرۆنایە بکرێ نەکراوە ئێمەش لەگەڵ ئەوین بەڵام ئەتوانم بڵێم ئەو ڕێکارانەی کە لە چەند ڕۆژی ڕابردوو لەلایەن لیژنەکانی باڵای ڕوبەڕوونەوەی کۆرۆنا لە شاری سلێمانی دەرکرا نەتیجەکەی ئەوە بۆ کە لە ئێستاتا ژمارەی توشبووان لە شاری سلێمانی لە هەڵکشان وەستاوە ڕاستە ژمارەکە بەرزە بەڵام ئەوە نییە لە ماوەی هەفتەیەکە مەسەن ڕۆژانە ئەم ژمارەیە چەند قات بێتەوانێ بەڵکو وەستاوە کە هیوادارم لە داهاتوودا بەهۆی پابندبوونی هاوڵاتیان کە لە ئێستاتا بە تایبەتی لە ڕۆژ ئەوەی ئێمە دەیبینین لە شاری سلێمانی لە ئاستی پێویستدایە ئەتوانم بڵێم نزیکە قەدەغەیەکی هاتوچۆی خەڵک خۆی نایەتە دەرەوانێ خەڵک خۆی تاوە ئیلتیزام دەکا بە ڕێنمایەکانەوە سەرڕای ئەو ڕێکانە و ڕێنمایانەی کە لەلایەن لیژنەکانەوە بڵاو کراوەتەوە و جێبەجێ دەکرێت بە دوواداچوونی بۆ دەکرێت بەڵام گرنگە نقطەیەک خەڵک لە دوای ئێوارەش کۆبوونەوەکانی ماڵەکان باخی خۆیان تێکەڵبوونەکان کەم بکرێتەوە و ژمارە ئەو کەسانە کە لە شوێنەکانە دانەنیشن کەم بێت و ئەو مەودایی کە پێویستە لە ڕووی زانستیۆ لە نێوانیاندا هەبێ بۆی بە هەموو لایەک بتوانین ئەم هەڵکشانە ئەم ژمارە بەرزە تەواو بەرەو خوارەوە بڕۆین کە مەبەستی ئێمەش لە کۆتاییە ئەوەیە نەگەینە قۆناغێک توشبوویەکی کۆرۆنا لە ماڵەوە باری تەندروستی ناجێگیر بۆ ئێمە لە نەخۆشخانە بڵین شوێنمان نییە. دکتۆر پێیان گوتم کە کاتت زۆر کەمە چونکو دەڕۆی سەرکار ئەو دوو پرسیارە دەکەم بە یەک پرسیار هەتا ئێستا چەند کەس پلازمای خوێنیان بەخشیوە بۆ ئەوەی کەسانی تر سوودی لەوە بگرن ئایا تو یەکێک لەو کەسانە بووی توش بووی و چارەسەری وەرگرتووە تا ئێستا پلازمای خوێنت بەخشیە مەجبور بووم هەردوو پرسیارەکە بکەم بە یەک پرسیار فەرموو. نا بەسەر چاو من ئەتوانم بڵێم لە ئێستادا ئەو ژمارەی کە لە بەردەستە هی 24 ساعتی ڕابردووی تێدانە سەرود ئێمە 300 حاڵە زیاتر کە دڵنیام ئێستا زیاتریشە ئێمە خەڵک پلازمای خوێنی بەخشیوە هاوڵاتی پاشەوەی کە توشبوو بوون و چاک بوونەوە 14 ڕۆژ تێپەڕ بۆ بەسەریانە و بە دڵنیایی منی ژۆک و چاکەوە بۆ یەک پلازماکەم دەبەخشم دەبێت 14 ڕۆژ بەسەر چاکبوونەوە ما بڕوە لە ڕووی زانستی و اینجا پلازماکەم سوودی هەیە ئینشاءڵڵا لە ماوەی توان بڵێم دە ڕۆژێکی داهاتوودا منیش پلازماکەم دەبەخشم و بۆی بتوانم سوودێ بگەێنم بەو توشبوانی کە لە ناو نەخۆشخانەکاندا پێویستن و خۆشبەختانە سێمە لە شاری سلێمانی بەو شێوازەش پلازما وەردەگرین لە هاوڵاتیان کە هی یەک کەس سوودی هەبێ بۆ زیاد لە چەند کەسێک و ئەو کەسە بتوانێت لە فترێکی کەمتردا جاری کە پلازما بداتەوە پێگومان ئەمە پاژەوەی لەلایەن پزیشکانەوە دەبینرێ و پشکنینی بۆ دەکرێ و بڕیار دەدرێت کە لە ڕووی جستەوەم کەسە ئامادەیە کە پلازماکەی ببەخشێت. گەلێک سپاس دکتۆر یاد نەقشبەندی بەردەفکە تەندروستیە سلێمانیە کوتت گەل من بووی بەهێویە سلامەتیە و هەروەها هێویدارن کوڕە و شەباشارە سلێمانیە دنوزیکترین دەمدا باشتر ببێ گەلێک سپاس. سپاس بۆ دەستخۆش. بەجانبێن بەحسە مەسەلەیەکەدن بکەن بابەتەکەدن ئەو ژی جوتیارên تایلندێک و هەر ساڵ دووەرزێ کۆمکردنا گویزن هەندێ داگەرم بەحەز بکەن ینی ژبلی کرێکاران هۆنزانە چ بکارتێنن ji ber ku wan welatan meymun gelekî mirov dostin lew mawانîne xistna nav vankaran de û bi vê jî teçûya ku mesrefa ku berê li ser kirêkaran serf dikirin ha gelekî kêmtir bûye ji ber ku li ser meymûnan serf dikin û evêkî jî gelekî bala geştyaran bixwe kişandiye welatê Taylandê yekek ji wan welatên ku salane ji mareke zêde ji gûzên hindê henerde an ku dişênê welatên din bi awayekî ku tenê di sala derbas wî de نزیکی 395 میلیون دلار گویزن یعنی بهای القاسی گویزن هندش یاندرن شو جهانه که وان دی من بهدور ببینن بزن بن او میمون چاوا کاردکن ئێرە باخەکانی تایلەندە تایبەت بە چاندنی گوێزی هندی ساڵانە لەم وەرزەدا کاتی پێگەیشتنی گوێز هندیەکانە و باخەوانەکان دەست بە کۆکردنەوەی بەرهەمەکانیان دەکەن بەڵام لێرە لە جیاتی کرێکاری ئاسایی مەیمونەکان بۆ کۆکردنەوەی بەرهەمەکانیان بەکاردەهێنن. مەیمونەکان ڕۆژانە نزیکی 1000 گوێزی هندی کۆ دەکەنەوە و گەشتیارێکی زۆری بیانی و ناوخۆیش بۆ بینینیان ڕوو لە تایلەند دەکەن.
بەکارهێنانی مەیمونونەکان بۆ کۆکردنەوەی گوێزی هیندی لە بری کرێکارەکان بووەتە هۆی ڕاکێشانی سەرنجی گەشتیارانی ناوخۆی و بیانی بۆ باخەکان و چێلگە کشتتوکاڵیەکانی تایلند بەمەش سوود بە کەرتی گەشتیاریمان دەگەێنێت. چەندین ساڵە وەکو نەریتێکی کۆن لە باخ و کێڵگە کشتتوکاڵیەکانی تایلند مەیمونونەکان وەک هێزی کار لە جیاتی کرێکارەکان بۆ کۆکردنەوەی گوێزی هیندی بەکاردەهێنن و وەکو جوتیاران خۆیان باس دەکەن مەیمونونەکان بە خێرایی و بەبێ هیچ تێچوێک گوێز هیندیەکان کۆ دەکەنەوە هەر بۆیەش باخەوان جوتیاران پێویستیان بە کرێکار نییە. بەکارهێنانی مەیمونونەکان بۆ کۆکردنەوەی گوێزی هیندی زۆر باشتر و بەسوودە لە چاو کرێکاری یاسایی. مەیمونونەکان بە شێوازێکی زۆر جیاواز و سەیری گوێزە هیندیەکان دەکەن و بۆ ماوەیەکی زۆر کورت بڕێکی زۆر کۆ دەکەنەوە. ئەوان بە بۆندکردن دەزانن کامە گوێز پێگەیشت و باشە کامە خراپ بووە هەمویان لە یەکدی جیا دەکەنەوە ئەمەش کاتێکی زۆر بۆ ئێمە دەگەڕێنێتەوە و سوودی ئابووریشمان پێدەگەێنێ. زۆربەی وڵاتانی جیهانی وەکو بەریتانیا سەبارەت بە بەکارهێنانی مەیمونونەکان لە جیاتی کرێکاران لە کێڵگە کشتتوکاڵیەکانی تایلند ناڕزایەتی خۆیان دەربڕیوە و داوای پاراستنی مافیە ئاژەڵان دەکەن چونکەم ئاژەڵانە لە دوای کۆتایی هاتنی وەرزی کۆکردنەوەی گوێز هیندیەکان زۆربەیان نەخۆش دەکەون و بەشێکیشیان دەمرن. تایلند یەکێکە لە وڵاتانەی کە ساڵانە بەرهەمێکی زۆری گوێز هیندی هەناردەی وڵاتانی جیهان دەکات بە جۆرێکە تەنیا لە ساڵی ڕابردوودا باپەڕی 395 ملیۆن دۆلار گوێزی هیندی بۆ جیهان هەناردە کردووە کە بڕی 71 ملیۆن دۆلاری بۆ یەکێتی ئەوروپا و بەریتانیا بووە. دێنا فەرێقی کوردستان 24. کارێکی باشە لەس باور دکەم باندۆرە کەنەرێنی دیکە لەسەر خەلکێوان ناوچەن وە کونجانن دەرەوشەکە ئابوووریە نەخۆشدە دەرباست بن و تمی حەقدەستیاوانژی کەمترەژ کارکەرن جیهانێ وێجە مەیمونژی بسەردەهاتن ناز باوردکەم ڕەوشەوان هین زێدەتر خراپتر بووە لێ کارێکی باڵکێش بوو و مەیمونژی یەک ژوان ئاژەڵێن زیرەکە و کەدی دبێ ینی سەردەستێ مرۆڤان کەدی دبێ ئەو لالێکی لێ لالێکی دنە بەرە خۆ بدنە هۆڵندایە کوتمی هۆڵندا کەمین دەتێش بۆ گوهارتنە هەندشتان سەرانسەری جیهانێ ئەو ژیوێ بە شێرەگەز لەسەر ناسنامەیە کەسێتی ژێ دبە ئینەگردوان ئیگلی هۆڤن وەزیرە پەروەردە و ڕۆشنبیریە هۆڵندا ئانژی نێدەرلاندز شخۆمانە بریار دەرکەت و ئیدی لە هەر جهێکی نەما بێژن هۆڵندا تەنێ بێژن نێدەرلاندز ژوەکو ئەو دووخوازن وڵاتی هۆڵندا نەدەرلاندز ئەف بریار دەرخست دبێناو پاراستنە مافێ هەڤرەگەز بازاندا کاژ بۆ یەکێتکن و بەشێک و ئاماژە برەگەز دێ لەسەر پێناسایە کەسی لا بدن ژبەر و ینی ژبەرڤەیەکێ مافێ هەورەگەز بازان هاتیە خوارن و دخوازنژی کووان ji nav probleman dûr bixin. Ama ji bo yekê jî daye ku awan yadaştek ji bo ladana beşê an ku jêbirina beşê regez li ser pênasaya kesî arastayê perleman bikin. Wezîrê perwerde û rewşenbîriya Hollanda jî an ku Netherlands dubare meşaş kir lem çi bikin heta bikeve ser zimanê me de ragihand ku jêbirina amajeya regezî tenê li ser pênasaya kesî dibe pasportê bixwe nagire ev ji ber ku wek pabendbûnek biyasa بیاسای نکیتیا اروپای کوچه نبود سر پاسپورت بیجه برند بیجه کو اف بریار در سال 2024 و کار بپیکران رخصتن تایبت به برگریش مافی هورگز خوازان هم کو هورگز بازان پیشوازی که گرم و هولا وزارت روشنبیری کرنه نەدەرلاند سێکەم وڵات نینە و ئاماژەیە دیاریکردنا ڕەگەز لەسەر پێناسایە کەسی ژێ دبە لێبەلێ پێناسایە کەسیل ئەڵمانیا ژی ژێ هاتبوو برن یعنی ئەو دبە دوێمین وڵات کوێ هاولێ دەدەن. ئەم بەردەوام دکن دناوا باشار و باشارەکەین کوردستانی و هەر لە پایتەختێ هەنجی هەفکارێ من ئاراس ئەحمەد لە هەولێرێ دیگەل من بێ ئاراس ڕۆژ باش تژمە روێژە ڕەوشانە باژار چاوای و ئابزانم خەرەباڵغیەکی زۆر دەبێتن سەرڕایەوەی کە ڕۆژی کەشوهەوا زۆر گەرمە لە هەولێر.
ڕۆژ باش بڵێ ئەمڕۆ سێم ڕۆژە کەشی هەولێر پلەکانی گەرما لە هەولێر زۆر بەرزن کەشناسی پێشبینی کردووە ئەم گەرمایە لە هەولێر تاوکو هەفتەیەک درێژە بکێشێت ئەمڕۆ لە شاری هەولێر چەند ئەکتیڤیتیەک چەند چالاکیەک بەڕێوە دەچێت لە پەرلەمانی کوردستان هەردوو وەزیری کشتتوکاڵ و وەزیری بازرگانی و پێشسازی دەستنە پەرلەمانی کوردستان لەوێ لەگەڵ لیژنەی کشتتوکاڵ کۆ دەبنەوە چکەت ماوەیە کە کێشەی جوتیاران هەیە بەروبوومی جوتیاران ساغ نابێتەوە بە بازار ناکرێت ئەمە شوای کردو جوتیارانی گەرابن دوێنێ و پێرێ چەند هەوڵێکە و پارێزگاری هەولێر حکوومەت هێرەماتنە سەر هێڵ کێشە جوتیاران چارەسەر کرد پێویستە ئەمڕۆژ وەزارەتی کشتتوکاڵ و وەزارەتی وەزیری بازرگانی کە دەستنە پەرلەمانی کوردستان ڕووکردنەوە دەدەن وە پلانی داهاتووشیان دەخەنە ڕوو دوێنێ شەو درنگانی دوێنێ شەو وەزارەتی تەندروستی حکوومەت هێرێمی کوردستان لە بەیاننامەیەکدا پێشوازی لەو دەرمانی چارەسەر کرد کە کۆمپانیایەکی خۆماڵی لە دوو ڕۆژی ڕابردوودا بەرهەمێنە کە دەرمانێکی رووسیا و لێرە لە هەرێمی کوردستان لایەن کۆمپانیایەکی خۆماڵی بەرەمێنراوە و نمونونەکەی دراوەتە پرۆتۆکۆلی وەزارەتی تەندروستی عراق وەزارەتی تەندروستی عراق قبولی کردو بڕیار وایە لەسەر ڕۆژی داهاتوودا لەلایەن وەزارەتی تەندروستی عراق و بەسەر تەواوی پارێزگاکانی عراقدا بەشکرێت هەرێمی کوردستانی چەک دەبێت لەو پارێزگانەی هەرێمی کوردستان کە ئەو دەرمانە بەسەردا دابەش دەکەن چووکە گرێبەستەکە لەگەڵ وەزارەتی تەندروستی عراقراوە چووکە دەرمان وایە پێویستە لەگەڵ دەوڵەت گرێبەست بکرێت بۆیە وەزارەتی تەندروستی عراق سەرپەرشتی دابەشکردنەوە دەرمان دەکات دەرمانەکە ڤاکسینە بەڵکو دەرمانی پشتیوانی چارەسەرە لە بارودۆخی مام ناوەن تاکو بارودۆخی قورس بەکاردێن لە سەرەتا نادرێتە نەخۆشەکان جگەلەوە ئەوانەی توش دەبن دەتوان ئەو دەرمانیان پێ بدرێن بە پێچەوانە ئەوانەی هێشتا توش نەبوو ناتوانم دەرمانە بەکاربێنن بەکو نەڤاکسینە ینی ئەڤ ئەس باوەڕ دەکەم دەدەمە ئەو کەسێک و توش بوو یەک چێکی باندۆراوێنا لە سەروی سڤکتر دکە gelek spas ji bo te hevkarê min naras Ehmed ji nava bajarê Hewlêrê bêviya rojeke xweş. Bi cem behsa hakirnê bikin bi taybetî jî ser mobaylên xwe yan ku amûrên xwe elektronî gelek rê hene bi taybetî de ku em apên xwe biparêzin em rûbirûy gelek êrişên hakê dibin yan ku bixwazin accounteke te bibin hejmareke te bibin lê çend rên mayî hene ji bo parastina mobaylê xwe ji hakirnê شارەزا و پسپۆرên بوارەی سیکیورتیên رووسیا ڕگەاندە ku هاکەر biriya drûstkirina aplikêşinên sexte yên nerast pir bi vayros hewl didin ku dest bi ser zaniyariyên nav mobaylê te bikin û hak bikin. Dibêjin jî her aplikêşinek ku daxwaza moleta temaşakirina an ku mêzandina ser SMS-ê kir divê dilniya bin ku me tirsidar e ji ber ku tenê bi veriyê dixwaze dest bi ser rama û kodên di navbera bikarhêneran bike. شارەزا داخواز دکن ku her aplikêşinek piştî ku daxwaza cihê coğrafî dike çûne nav dengên tomarkirî û her wiha albomên wêneya kir divê bikar nehênin ji ber ku ev aplikêşin tevsexte ne. Anha jî em ê bihayê diravên biyanî û nirxêzê di nava bazarên Herêma Kurdistanê jî hevdûre nas bikin. Ev jî nirxê diravan bûn di nava bazarên Herêma Kurdistanê de lê eger em bên behsa mijareke din bikin babeteke pir bi zaniyarî ew jî sîr timî behsa wê kê têkirin ku çend bi sûd e çiqas bi sûd e ji bo tenduristiya mirov heye sûdên wêne heye û her wiha şarezayên buwarê xorakê xwarinê behsa wê yekê dikin çawa sîr bê xwarin bi taybetî bi spor û şarezayên buwarê xorakê li Rûsya her li Rûsya wêne xuyatike gelek lêkolîn kirina vê demê amaje bû yekê didin ku xwarina sîr bi hemîşeyî bandoreke erênî li ser dil û
هەروەها خوێنبەران دەبێت سیر پێکاتەیە کە ئەلیسینی تێدا هەیە و ئەو پێکاتە دژی بەکتریا و ژواژ ناوژی دەبە بەکتریان. سفتیلانە فۆس کوشارەزایە دوبوارێ خۆراکێدا لە رووسیا دەبێژە پێویستە سیر ڕاستەوخۆ بخوارن. یعنی ji bo ku sûda rastexoya wê ne biçe nav bilaşê mirov divê yani pê paxişkirin ji qaşûla xwe û yekser bê qulpandin. Ji bo ku dibêje eger hate kelandin yan sorkirin gelek sûdên xwe jê dest dide. Biviyawayê îrojî programma بسر هەوده هات وەک van çend xulekên derbasûî de saeta derbasûî de me ev mijar babet hevdûre şopandin ez hêvî dikim bi sûd bin dawiya hefteyê jî sibînem pişûyekê werdigirin û ji roja şembiye û yekşembe jî hevkera min sivan û edgelobê di roj baş de jaliyê min ve biminin di nava xêr û xweşiyê de û xatirê we.